دامەزراوەی کەریمی عەلەکە لە درێژەی چالاکیە ڕۆشنبیری و کولتوریەکاندا کۆمەڵێک چالاکی ئەدەبی و هونەری بەڕێوە دەبات کە دیارترینیان بەڕێوەچوونی دیدار و خەڵاتی ڕێزلێنانە بە بنەماڵەی مستەفا زەڵمی. بۆ قسەکردن لەسەر کار و چالاکیەکانی دامەزراوەی کەریمی عەلەکە میوانداری بەڕێز شاخەوان سیق بەڕێوەبەری دامەزراوەی کەریمی عەلەکەمان کردووە. کاک شاخەوان بەخێر بێت. زۆر سپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس بۆ دەرفەتەش بۆیەوە. زۆر سپاس. کاک شاخەوان بالەوە دەست پێ بکەین بە شێوەیەکی گشتی کار و چالاکیەکانی دامەزراوەی کەریمی عەلەکە چییە؟ لە ڕاستیە دامەزراوەی کەریمی عەلەکە لە ساڵی 2009ەوە دامەزراوە. سەرەتا خۆتان نەزان لە دوای ساڵی 2009 یەکسەر ڤایرۆسی کۆرۆنا بەرەوشی بە وڵاتەگەر بۆیە کارەکانمان لە سەرەتایە بە خێرخوازی دەستمان پێکرد بە دابینکردنی مەوادی تەندروستی و دەمامک بۆ وەزارەتی پەروەردە کە سەر و 2 ملیۆن دەمامکمان بۆ وەزارەتی پەروەردە دابین کرد و ئامێری پاکەرەوە و تاقیمەوانەمان بۆ وەزارەتی تەندروستی بە ڕێژێکی زۆر دابین کرد و بەشدار بووین لە دروستکردنی زۆرێک لەو نەخۆشخانانەی کە بۆ تایبەت بە کۆرۆنا دروستکراوە لە هەرێمی کوردستان. بەڵام لە دوای شکانی کەرەنتینە و ئاسایی بوونەوەی تا ڕادەیەکی دۆخەکە دەستمان بەکاری ڕۆشنبیری و کولتوری کردەوە. لەو بوارەشا زۆر کارمان کردووە و زۆر دیدار و فستیڤاڵ و کاری هونەریمان زۆر کردووە. ئێمە سێ گۆڤاری زۆر گرنگ دەرەکەین: گۆڤاری ئەدەبی و تایبەت بە زمان و گۆڤاری مناڵان کە گۆڤاری وانیار تایبەتە بە مناڵان و گۆڤاری زار و زمان تایبەتە بە گرنگیدان بە زمان و گۆڤاری وانەر کە گۆڤارێکی ئەدەبی و تایبەتە بە ئەدەبی جێڕانەوە. جیا لەمانە ئێمە پرۆژێکی زۆر زۆر گرنگمانەیە بە ناوی پرۆژەی پۆستەری ناودارانی کورد کە دروستکردنی پۆستەرێکە بۆی چێ لە کەسایەتیە ئەدیب و ڕۆشنبیر و تێکۆشەر و سیاسی و هەر کەسێک لە بوارێک لە بوارەکانە خزمەتی بە زمان و وێژە و کولتوری کوردی کردبێ. ئێمە پۆستەرێکی شیایی بۆ ئۆکەین. ئەو پۆستەرە پرۆژەکە پێگاتووە لە دروستکردنی 1 ملیۆن پۆستەر بۆ 1000 کەسایەتی کورد لە هەر 5 پارچەی کوردستان بە کوردستانی سووریشەوە. ئێستا پرۆژەکە نزیکەی 550 دانەی دروست کراوە لە هەریکی لەو پۆستەرانە بەردەوامە. ئێمە لە هەریکی لەو پۆستەرانە 300 دانە دروستەکەین بێ بەرامبەرە درێتە قوتابخانە و کافتریا و کتێبخانە گشتیەکان و چایخانە و شوێنە گشتەکان. جا لەمە ئێمە پرۆژەیەکی گرنگترمانەیە کە پرۆژەی دروستکردنی پەیکەرەکە تا ئێستا ئەگەر بڵێم بە سەدان پەیکەرمان دروست کردووە لە شار و شارۆچکەکان دامان ناوە بۆ ئەدیبوون و سەر و کەسایەتە گرنگەکانی خۆمان. جا لەمانە ئێمە بەردەوام چالاکی ئەدەبی و ڕۆشنبیریمانەیە کتێب چاپەکەین، کتێب بڵاوەکەینەوە و لە تازەترین کارمانە کە لەم ماوەیە ڕامانگەیاندووە بۆ 3 مانگی داهات و پلانی خۆمانمان ڕاگەیاندووە. ویژەوەیە کە لە دوای ئەوەی لە هەفتەی ڕابردووای ئێمە سپۆنسەری شانۆی ڕۆمیۆ جولیێتمان کرد لە شاری سلێمانی کە لە دەرێنانی دەرێنەری گەورەی کورد دکتۆر فازل جاڤ و لە نووسینی شکسپیرە خۆتان نەزان دەقێکی گەوری جیهانیە. ئێمە سپۆنسەری ئەو کارەمان کرد لە شاری سلێمانی بە دوای سپۆنسەری مادی کارەکە بووین بەڵێ دەستگای میدیای کورساتی سپۆنسەری میدیایی بوو بەڵێ بە سوپاسێکی گەورەوە. جیا لەوەی ئێمە پرۆژەی 3 مانگی داهاتوومان ڕاگەیاندووە کە خۆی بینێتەوە لە 5 دیداری زۆر گرنگای لە هەفتەی داهاتوە دەست پێیەکا. دیداری یەکەمیان دیداری ڕێزلێنانە لە نووسەر و عەلامەی گەورەی کورد دکتۆر مستەفا زەڵمی لە شارۆچکەی خورماڵ ئەڵبەتە ئەم کارە بەڕێوەچێت. شاخەوان باسی دیداری مستەفا زەڵمیت کرد بۆ بە دیاریکراوی لە خورماڵ بەڕێوەچێت. لەبەرەوەی مستەفا زەڵمی خۆی خەڵکی ئەو ناوچەی خەڵکی گوندی زەڵمە نزیکی خورماڵە و زۆرێک لە خوێنەرەکانیشی لەو ناوچەیەن یانی و حەزمان کرد دیارەیەکی ئێمە بێ بۆ خەڵکی و مەنتیقەیە. بە خۆتان نەزان زۆربەی چالاکیەکان لە شارە گەورەکان بەڕێوەچێ تا ڕادێک ئەو شار و شارۆچکانە کەمترین چالاکیان شێوازە باوەتان تێکشکاندووە لە ناو سنتەرانە بێ بۆ نمونە لە دەرەوەی بێگومان یەکێک لە ئامانجەکانی ئێمەوێ چالاکیەکان بگوازینەوە بۆ دەرەوە پێشتری ژەزمونمان زۆرە لەو بارەیە بۆیە ئەو چالاکیە لە خورماڵ بەڕێوە بین ئەو کوتم دیارێکی ئێمەشە بۆ بنەماڵەکەیان و بۆ
خەڵکی خوڕماڵ ئەو ڕێزلێنانە کە تیاسێت توێژینەوەی زۆر گرنگ پێشکەشەکرێ جیالەوە فیلمێک دەربارەی ژیانی مستەفا زەڵمی پێشکەشەکرێەوە جیالەوە خەڵاتی ڕێزلێنان درێتە بنەماڵەکەی ئەمە دەستپێکی کارەکانمانە بێ بە دوای ئەوە ئێمە خەڵاتی ڕێزلێنانمان لە شاری سلێمانی بۆ یەکێک لە شێوەکارە دیار و گەورە و گرنگەکانە کە مامۆستا عەلی کەریمە کە جێگێ دەستی لە زانکۆ پەیمانگاکان و پێگەیاندنی چەندینەوەی شێوەکاری هەیە لە هەرێمی کوردستان کە ساڵانێکی زۆر مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکان بووە دواتر لە زانکۆ وانەی وتوەتەوە یەکێک لە شێوەکارە زۆر دیارەکان کە ئێستا خانەنشین و لە ماڵەوەیە و بەداخەوە باری تەندروستیشی زۆر باش نییە ئێمە خەڵاتی ڕێزلێنان بەمە بەخشین لە مەراسیمێکی شایستەیە کاویش پێگاتووە لە پێشکەشکردنی فیلمێک دەربارەی ژیانی و چەند هونەرمەندێکی شێوەکار دەربارەی کارەکانی قساکەن و جا لەوەش خەڵاتی ڕێزلێنانمان بۆیە بێ بە دوای ئەوە ئێمە دیدارێکی نێودەوڵەتیمان هەیە دەربارەی فەلسەفەی ئیشراق سۆهرەوەردی و محەممەدی شارەزووری کەمە دوو لە فەیلسوفە گەورەکانی کوردن کە لە بواری مەسلەی ئیشراقا کاریان کردووە ئێمە ئەم دیدارە نزیک بە 6 مانگ زیاتر بەرەو ژوورترە خەریکی کارکردنی تایە چەند توێژەرێک لە دەرەوەی وڵات لە وڵاتی ئێران لە باکووری کوردستان لە هۆڵەندا لە سویدەوە بەشدارن لەناو ئەم دیدارەیە و میوانێکی زۆرمان لە دەرەوە دێت و ئێستا کتێبەکەیمەڵە بە جدی لەبەر ئەوەی کە زۆرێک لە توێژەرەکان لە دەرەوە دێن خەڵکی تر میوان لە دەرەوە دێ و کۆی تۆژینەوەکانی ژەکرێ بە کتێبێک و لە دیدارەکە پێشکەشەکرێ و لەو باوەڕێیان بێتە یەکێک لە باشترین ئەو سەرچاوانەی کە تا ئێستا لەسەر عارفانی کورد کراوە چکە بەڕاستی هەم سۆهرەوەردی هەم محەممەدی شارەزووری دوان لەو فەیلسوف و لەو بیرمەند و لەو عارفە گەورانی کوردن کە بەداخەوە بەهۆیەوەی کە ئێمە خۆمان زۆر کارمان لەسەر نەکردوون زۆر بە دوواداچوومان بۆ نەکردوون زۆر بە مڵکی خۆمانمان نەزانیوە هەم فارسەکان و هەم عەرەبەکان و هەم خەڵکی ناوچەکە بەی خۆیانیان نەزان ئێمە لەم دیدارەوە یەکلاکەینەوە کە ئەمانە عارفی گەورەی کوردن و ئەبێ ئێمە شانازیان پێوە بکەین و سوودیان لێ ببینین و بە دوای ئەوی شادیدارێکمانەیەکە و بۆ ساڵی چوارەمە پێشتر 3 ساڵی تر لە پارێزگای هەڵەبجان دیدارەمان کردووە کە دیداری ئەدەبی هەورامیە بێگومانەویش بە بەشداری توێژەرانی ڕۆژهڵاتی کوردستان واتە هەورامانی ئەودی و لەگەڵ هەورامانی خۆمانە کە ئەمانش کۆمەڵک لە توێژەری باش و دکتۆری باش بەشداریەکەن ئەو بۆ ساڵی چوارەمە ئەو دیدارە ئێستا ئامادەکاریەکان تا ڕادەیەکی زۆر تەواو بوون ئیشەڵا لە سەرەتای مانگی دەیە ئەو دیدارش لە پارێزگای هەڵەبجە بەڕێوەچێ کۆتا دیدارمان دیداری عەلامەی گەورەی کورد مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیسە کاویش کۆمەڵێک لە دکتۆر و توێژەری زۆر بە ئەزمون و بەتوانە تیا بەشداریەکەن کە کۆمەڵە توێژینەوەی نێو تازە بۆ ئەم دیدارە نووسراوە و ئامادەکراوە و ئیشەڵا لە سەرەتای مانگی 11 ئەم دیدارەشەکەین کە دیدارێکی گەورە و گرنگە بێت و دڵنیام دەنگدانەوەیکی زۆر باشێ بێەوە سوودیشی زۆرە بێت لەسەر ئەم زانا گەورەی ئێمە چ لە ڕووی پاراستنی ئەدەبیات چ لە ڕووی پاراستنی زمان چ لە ڕووی کارکردین لە ناو بواری ئاینیا کە مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕس بۆ خۆتان نەزان یەکێکە لە کەسایەتیە زۆر گەورە و دیارەکان یەک خەڵماوە کە بیرم نەچێویژەوەیە کە بڕیارە بەم نزیکانە لەگەڵ زانکۆی سلێمانیە پێکەوە بە هاوبەشی دیداری شێخ محەممەدی خاڵ بەڕێوەبەرین کە شێخ محەممەدی خاڵیش دیسانەوەیەکێکە لە ئەدی بوون و سەر و عەلامە گەورەکانی ئێمە ئەو کارە پێکەوە لەگەڵ زانکۆی سلێمانیا بڕیارە لە ئایندەیەکی نزیکە ئەو دیدارش لە ناو زانکۆی سلێمانی بۆ ماوەی 2 ڕۆژ پێشکەش کرێت و ئەبێتە یەکیشکە لە چالاکیەکانی ئێمە لەگەڵ زانکۆی سلێمانی کە پێشتریش چەند کارێکی هاوبەشمان کردووە. کاک شاخەوان باسی دیداری مستەفا زەڵمیمان کرد کە لە خوڕماڵ بەڕێوەچێت بەنیاز نین دیدار یاخود فێستیڤاڵی هونەری و کللتوری لە پارێزگای دووەک بۆ نمونە یاخود لە هەولێر ئەنجامی بن ئەگەر ئێستاش نا لە داهاتوودا بێگومان لە شاری هەولێر کارمان زۆر کردووە یەکێ لە کارەکانمان کە دەنگدانەوەیەکی زۆر باشی هەبوو زۆر دیار بوو بەڕێوەبردننی چلەی دکتۆر عەزیز گەردی بوو لە شاری هەولێر و خەڵاتی ڕێزلێنانمان بە چەند نووسەر و ئەدیبێکی شاری هەولێر داوە و لەوێ هەل لە ناو هەولێر مەراسیمەکەمان کردووە جا لەوە پەیکەرمان بۆ چەند ئەدیبوون و سەر و کەسایەتێکی دیار لە هەولێر داناوە بۆ شاری دووهۆک چەند جارێک ئەو پێشنیارەمان کردووە کە کارێکی هاوبەش لە دووهۆک بکەین بەڵام بۆ خۆتان نەزان تۆزێک دووهۆک دوورە دەستە لە ئێمە ئەوانە بەڵام بەنیازین لە ئایندەیە یەکێ لە دیدارە گەورە و گرنگەکانمان لەوێ ساز بدەین بەڵام بێگومان لە پرۆژەی پۆستەری ناودارانی کووردا زۆر ئاگامان لە
ئەو ناوچەی خۆمانە لە منطقەی دووەکوانە زۆرێک لە گۆرانی بێژ و ئەدیبوون و سەر و کەساتی دیارەکانی پۆستەرمان بۆ باسی بانکێشکردنی ژمارەیەک نووسەرت کرد لە دەرەوەی هەرێم جا وڵاتانی دراوسێ بە یاخود لە ئەوروپا ئەمە تا چەند کاریگەری هەیە بۆ ناساندنی شوناسی کورد لە بواری هونەر بێ لە بواری بێگومان ئەم بانکێشکردنی ئەو کەسایەتیانە بڵێ ئەم جۆرە پەیوەندیانە بێتە ئاڵوگۆڕی گۆڕینەوەی هەم زانیاری هەم بەریەکەوتن هەمە بێتە بۆنەیەکی کۆمەڵایەتیش بۆ یەکتر ناسین و تعاڕف و بەریەکەوتن لەبەرەوە ئێمە میشە لە دیدارەکانمانە زۆر گرنگیمان بە بانگێشکردنی میوانانی دەرەوەیەوە بە تایبەتی و توێژەرانەی کە ئاگداری ئەدەبیاتی کوردی و دۆخی زمانی کوردی و کولتوری کوردی و ڕۆشنبیری کوردین بۆیە ئەوانە زۆر دایمەن بۆ دیدارەکانی خۆمان بانگیانەکەین و لەگەڵیان هاوبەشی ئەەکەین بۆ ئەوەی کە ئەو شتێک کە لای ئێمەیە ئەوان بەوان بگاوە ئەوانیش زانیارییان لەسەر ئەدەبیاتی کوردی هەبێت و بتوان بەشدار بن لەو چالاکیانی کە ئێمە بەڕێوە بێت. بەڵێ بەڕێ شاخەوان سدیق بەڕێوەبەری گشتی دامەزراوی کەریمی عەلەکە سپاس لەگەڵمان بووی سەرکەوتوو بن. زۆر سپاس یە خاڵماوە کە بیرم نەچاویژەوەیە کە هەموو ئەم کارانەی ئێمە بە پشتیوانی دارایی دکتۆر تاها ڕەسوڵ بەڕێوە چێکەوە میشە پشتیوانێکی گەوری هەم دامەزراوی کەریمی عەلەکەیە و هەم خاوەنی ڕاستەقینەی دامەزراوەکەشە ئێمە هیوای تەمەندرێژی بۆ خوازی میواداری نەبەردەوام بێ لاوە کارەکانمان بۆی بتوانین کارەکانمان سەرکەوتوانە بەڕێوەبەری. خەرمان بەرەکەت دووبارە سەرکەوتووە. زۆر سپاس بۆ